سڵاوتان لێ بێتم کاتتان باش. ئەمەی دەیبینن بۆ یەکەم جارە دیمەنی ئەو زیانانەیە کە بەرکێڵگەی کۆرمۆر کەوتووە لە کاتی ئەو هێرشەی کاشەوی 26 لەسەر 27 کرایە سەر کێڵگەکە. ئەوەی سوتاوە ئەم خەزانەیە کە ئەم خەزانە خەزانی نەفتا بووە و دوای ئەوەی کە هێرشی کراوەتە سەر خەزانەکە بە تەواوەتی سوتاوە وەک دەمیدرێت لە دیمەنەکاندا بەشێک لە ئەو کەرەستانی دیکەش کە پێوێتی بە تەواوەتی سوتاوە و زیانێکی زۆری بەرکەوتووە، هەرچەندە بە گوێرەی زانیاریەکانی ئێمە جارێکی دیکە تیمەکان دەستیان کردووە بە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی ئەو خەزانە، بەڵام ئەمە بۆ یەکەم جار دەیبینن کە دیمەنی سووتانی ئەو خەزانەیە کە لە کاتی هێرشەکەی سەر کێڵگەکەدا بە تەواوەتی سوتاوە و زیانێکی زۆری بەرکێڵگەکە گەیاندووە و بۆتە هۆی ڕاگررتنی بەرهەمهێنان و هەناردەی هەردوو جۆری نەفتا و گازی شلی LPG و بووە هۆی ئەوەی کە بەهۆی ئەو ڕاگررتنی هەناردە و بەرهەمهێنانەوە کارەبای بەشێکی زۆر لە هاونیشتیمانیان چ لە هەلێمی کوردستان چ لە ناوچەکانی دیکە عێراق کە سوودمەند دەبن لە کارەبای هەرێمی کوردستان بێکارەبا بن.